هۆشنگجان ئێرە باشن؟ حالی لە ڕاگرە دەستەکانت خۆش بی برا. تەواو برا ئەجان گۆی ئیسراحەتی خۆتان وەرگرن لەوانەیە شەش تایبەتتان هەبی. دایژیان ڕاوەستێستە جانتایەکە لەو دەینە خوارێ. پێویست ناکە دەست خۆش بی. جبرایمێ وەرە. باشی باوکەجان باشی سەفی چ بوو تاوەتان کرد؟ بەڵێ واو پیرۆزە لەمە بەدا دەبێ بڵێن سەفیم بەک بەڵێ باوکەجان ئیشێکم پێێتە لەسەر ئیزنت ببوورە ئەم زۆر دەترسم باوکە وەرە تەواویکەین ئەو سناریۆ وەرە تەواوکەین کچم لە چ دەترسی؟ تووشی شتی زۆر خراپ دەبین باوکە تکات لێ دەکەم کچم سەبرت هەبی پاسەپۆرتەکان حازرە لە ماوەکی کەمدا لە سەعات سفر لێرە دەڕۆی باوکە بەس من هەز دەکەم شتێکمان بەسەر دێ قەت هیچمان بەسەر نایە کچم باوکە ئەو یاریە زۆر پیسە کچم ئەمە لێرە دەڕۆین کەس نامابینتەوە دەچینە ئەو شوێنەش ناوێکی ترمان هەیە کەس نازانی ئەمە چی بەس عاقبەتمان خێر بێ ئینشاڵڵا سەفین وا هاتین وەرە باوکە بەڕاستی قەڵەقت کردیمە دایکە. چێشتخانەکەت بەجێهێشت ماڵەکەشت بەجێهێشت قسەش ناکەیت. پێم وری بزانم چ بووە؟ کوڕم باوکت وای کرد تووشی پیاوی خراپ بم هەنێک پیاو هەیە وا ئەزان دەتوان بە پارە هەموو ئافرەتێک بکڕن بەڵام من ناموسم لەسەرەوەی هەموو شتێکدا داناوە ڕەنگە سیفەتی خراپم هەبێ لەگەڵ باوکت بەڵام نەمهێشت و ناموسم لە کەدار بێ ئەوە چ بێ کەرامەتەکە دەبی کەرامەتی بشێنم دانیشە کوڕم دانیشە دانیشە وەشنگ ئەو جۆرە پیاوانە بدە دەستخوا ئێمەی هەژار لەگەڵ ئەو نوعانە هیچمان پێ ناکرێت